ئەمەوێت باسی ژیانی خۆم بکەم لێرە و چیرۆکی خۆم گێڕمەوە. من ئافرەتێکی سفور بووم هەتاوکو تەمەنی 15 ساڵی، لە دوای طبعا لە دوای 15 ساڵیەوە هەتاوکو 18 ساڵی بیر و بۆچوونی مرۆڤە گۆڕێ، بیر و بۆچوونی منیش گۆڕا و بیرم کردەوە بوومە ئافرەتێکی باڵاپۆش، بوومە ئافرەتێکی حیجاب کە ئەمە پیرۆزێکی گەورەیە لە ناو ئاینی ئیسلامە کە بۆ ئافرەت دیاری کراوە و دابین کراوە. لە دوای ئەوەی بڕیارمە ببمە ئافرەتێکی باڵاپۆش بەشی ڕاگەاندنم تاو کرد. من 6 ساڵە بێ بەشی ڕاگەاندنم تاو کردووە، یعنی 6 ساڵە بێ تەواوم کرد و هەتاوکو ئێستا نەمتوانیەوە کارێک بدۆزمەوە کە هەمان ئەو بەشە بێ کە چەند ساڵە بێ ماندووە بم بەدەستیەوە بۆ ئەوەی تەواوی بکەم. من ئافرەتێکم کە باڵاپۆشم کە ئەمە تاجێکی زێڕینە لەسەری منە، بەڵام ئەم تاجە زێڕینە لە زۆر هۆکارە، لە زۆر با بڵێین هەنگاوی ژیانمە چاڵی خستۆتە بەردەمم. من هەتاوکو ئێستا چوون بۆ چەندین کەناڵەکان بۆ ئەوەی پێشنیاری کارم بخەنە بەردەست و بڵێم من ئامادەم حتا بە خۆبەخشانەش کار بکەم، بەڵام ئەوان بەهۆی بیانۆکانیانەوە، بەهۆی ئەوەی کە من ئافرەتێکی باڵاپۆش و حیجابم ڕەتیان کردومەتەوە. چوون بۆ کەناڵی وا مامۆستا پێیان وتم وتویانە لەچکەکەت شلە ئەبێت تنی بکەیتەوە، کە ئەمە ئایدیایەکە تایبەتە بە خۆم کە ئەتوانم لەچکەکەم شل بکەم یاخود تون بیکەم. یعنی لە هەندێک شوێن وتوانە لەبەرەی باڵاپۆشی وەرەناگرین، لە هەندێک شوێنیش توانە وەڵا لەچکەکەت شلە و ئەبێت تونی بکەیتەوە. و حتا مامۆستا پێشنیاری ئەوەشیان بۆ کردوم کە ڕۆشتومەتە کەناڵێک و توانە ئەم لەچکە لابە تۆ بەبێ لەچک زۆر زۆر جوانتری بەبێ لەچک بەسەر چاو فەرم و وەرەوەرت ئەگرین. یعنی بەداخەوە کۆمەڵگەی کوردەواری وای لێ هاتووە کە ئەم با بڵێن ئەم بیانوانە بخەنە بەردەست ئەو کەسانی کە ئەیانەوێت خاوەنی پرۆژە و کاری خۆیان بن. بەڵێ ئەی تۆ دوای ئەم 6 ساڵەکە بەردەوام هەوڵەیە بەردەوام بووە یەک دوو جار چوویتە لای یەک دوو کەناڵی تر کەوایان لێوتیت ئیتر مامۆستا بەردەوام بووم لەوەی ئێستا شۆر بەردەوامی هەتاوەکو ئێستاش ئێستا هیچ کارێکە دەست نەکەوتووە؟ هیچ کارێکم دەست نەکەوتەوە. ئەڵێن یا ئەبێ لەشکەکەت لا ببەی یا ئەبێ لەشکەکە تون بکەیتەوە. مامۆستا ئەمە قەناعەتە بۆ مرۆڤ دروستە بێ، یعنی ئەمە من ئەبێ باجی ئەوە بم کە قەناعەتی ئەوم بۆ دروست بۆ ئافرەتێکی باڵاپۆش بم، یا ئەبێت باجی ئەوە بم یان من ئەبێت بە دڵی ئەوان بم، ئەبێت من ئەم قەناعەتە لە مشکی خۆم دەبێنم بە دڵی ئەوان بم، جلوبەرگێکی نیمچە ڕوود لەبەر بکەم یاخود ببمە ئەو بێژەرەی کە ئەوان ئەیانەوێت لە ڕووی ستایل و جلوبەرگەوە. بەڵێ طبعا کێشەکەی تۆ بەداخەوە، یعنی ئەمە من زۆر بەداخەوە لەم کە تۆ تا ئێستا وەکو ڕاگەیان کارێک کە لەگەڵ ئەوەشە تواناو لێ هاتوویت هەبێ بەڵام کارە دەست نەکەوت بێ، یعنی تۆ خرجی ڕاگەاندن بیت وایە کە بڵین بڕوانامی ئەو بە شەشت هەبێ، بەڵام لەگەڵ ئەوەیە بۆ شوازە مامەڵەت لەگەڵ کرابێ. طبعا ئەمە ئەگەڕێتەوە بۆچی؟ ئەگەڕێتەوە بۆ ڕۆشنبیری ئەو کەناڵانە کە بەداخەوە ینی ئیش لەسەر ئەوە ئەکەن، ینی هەم ئەو کەناڵانی کە پیان و توانە بەم ستایلەوە یاخود بەم لەچکەوە دەوام مەکە یا شێوازەکەت بگۆڕە و ستایلەکەت بگۆڕە، هەم بۆ ئەوانی تریش کەوتوانە ئەبێ بە شێوازێکی تر و تونتری کەیتەوە بەمانە. طبعا من زۆر بەداخەوە، ینی ئێمە لە ڕووی ڕاگەاندنەوە کە ئەمە زۆر داخێکی زۆر قورسە بۆ هەرێکە لە ئێمە کەویشەوەیە بە تایبەتی بە دوای کۆمەڵێک شتا ئەگەڕێن ئەو کەسانی کە لە بواری ڕاگەاندنان طبعا هەموو ڕاگەاندنەکان ناڵم من ئەوانی کە بەو شێوازە مامەڵاکەن یا ئەو تا بە دوای شکڵ شێوەیە ئەگەڕن یا تا ئەو کۆمەڵێک ستایلیانەوێت بەس لەم ستایلە، ینی ئایا ئەو کەناڵانی کە تۆ ڕۆشتی هیچیان بیریان لەوە کردوتەوە تۆ لێ هاتوویەکانی تۆ تاقیکەنەوە بڵێن ئادی بزانین وەرە بە تاقیتکەینەوە بزانین چۆنیت چەند توانات هەیە چەندێ لێ هاتوویت هەیە ئەمانیان کردو لەگەڵ تۆ؟ لە دوای 6 ساڵ گەڕان بە دوای ئەم کارە کە من ئاوات و خولیامە تیا خزمەت بە ڕاگەاندن بکەم وەکو ئافرەتێک، بەڵام زۆر جار کە ڕۆشتوم وەریان گرتو بۆ ماوەی هەفتەیەک 2 هەفتە، یعنی لە ماوەی ئەو مودە کەمەیە سەح یان با بڵێن سەرپەرشتیاری کەناڵەکە هاتۆ پێشنیاری خستۆتە بەردەستی من لە کاتێکە ئەو ساحێب خێزانە خاوەنی مناڵە خاوەنی ئیمکانیەتێک و مادیەکی باشە. من نازانم لە ڕووی نەقسیەتەوە چی نەقسە، بەڵام هاتۆ هەنێ پێشنیاری خستۆتە بەردەستی من کە نە لە دینی منە ڕێگە ئەیات نە ویژدانی منیش ئەوە قبوڵەکات کە ئەو هەلومەرجانەی ئەو
ڕازی بکەم و قبولی بکەم و لە دواییە هاتووە لەبەرەوەی کە هەلەکانی ئەو یاخود بیانوەکانی ئەوم دەست بەجێ ڕازی نەبووم پێی و جێبەجێم نەکردووە هاتووە بیانووی لێگرتم و لە دوای 2 هەفتە منی ناردۆتەوە ماڵەوە توتی نابێت تۆ لێرە دەوام بکەی